ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ دەڵێن بنەماکانی بەڕێوەبردن و یاسای کارژێڕی دوو چەمکی پێکەوە گرێدراون. ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ لە چەمچەماڵ ڕای جیاوازیان هەیە لەبارەی بنەماکانی بەڕێوەبردن و یاسای کارژێڕی. سەبارەت بە چەمکی بەڕێوەبردن و بنەماکانی بەڕێوەبردن لەگەڵ یاسای کارژێڕیە تەبان ئەم دوو چەمکی هاوبیشە و هاوتەری بن بە یەکتری چۆن بەتایبەت لە وڵاتی ئێمە کە زۆربەی سێکتەرەکان بەدەستکەرتی گشتی حکومەتەوە هەیە بۆیە حکومت بۆ ڕاپەڕانی کاروبارەکانی یاسای ڕێنمایی یەک دەرەکە عاتەن ئێمە یاسا کارژێڕەکانی پێڵێن بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە کۆمەڵی بنەمای کارژێڕیمان پێویستە و بنەما کارژێڕەکانیش بۆی سەرکەوتن بن و ببنە هۆکاری هێنانەدی ئامانجەکان دەبێت لە پشتیانەوە کۆمەڵی یاسای کارژێڕی پشگیریان بکەن. بنەماکانی کارژێڕی جێبەجێ دەکرێت بە هەموو بنەماکانی پێویستە کەسی شیاو لە شوێنی شیاودا بنرێن پێویستە تەختیت و پلان هەبێت پێویستە ئامانجی درێژخایان نەبێ ئامانجی کورتخایان نەبێت تاوەکو ئیدارە بە شێوەیەکی گشتی بەبێ هەڵەو بێ کەمە کورتی بڕاتە ڕێوە بەداخەوەیەمە لە کوردستانە وەکو هەموو دام و دەستگاکانی تر هیچ سیستەمێکمان نییە وەکو سیستەمی ئەمریکی و سیستەمی بەریتانی دوو جۆرە کارژێڕی هەیە لە کوردستانە ئێمە فەوزایەکمان هەیە لە کارژێڕیە تاوەکو ئێستا خۆمان یەکلای نەکردوەوە لەسەر چی سیستەمێکە ڕوین. بەڕای شارەزایەکی بوارەکەش کەراکردنی یاسای چاکسازی لە کوردستان دەبێتە زەمینەیەک بۆ گەشە پێدانی بنەماکانی بەڕێوەبردن و یاسای کارژێڕی لە کوردستان. لە جێبەجێکردنی یاسای چاکسازیە زۆربەی سێکتەرەکان ئەو کێشانە یان ئەو معوقاتانی کە لە پێشی بوو چارەسەرەکرێ و لە نەتیجەیە ئەبێتە خۆشگوزەرانی بۆ فەرمانبەران و بۆ تاکەکانی کۆمەلگا چووکە خەرجی ناپێویست کەمەکرێتەوە و داهاتەکان بە شێوەیەکی شەفافتر ئەخرێتە پێشچاوی هاوڵاتیان. وەکو ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ دەڵێن نەبوونی سیستمێکی بەڕێوەبردنی کارە لە کوردستان یەکێکە لە کەم و کورتیەکانی بواری کارژێڕی لەسەر تاسەری هەرێمی کوردستان و دەخوازێت حکوومەتی هەرێم لەو پێناوەدا چاکسازی زیاتر بکات. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.